هنا وهيا شو جدائي هيا نقباواندن هيا يكجمار وهنا كرجمار سينجولار وبلورال. يا حفتان برنادت دا من نخوشه. سەرقاڵی خوێندنی ڕێزمانی کرمانجین کاریبوون و هەبوون. تو تکری شیمره قالوان بکی بله ناوی بیرای من سرحته او خوانده کاره دا پیر و با پیر من جی بمره دجین سوار سپاس شیبو اگاهیان سپاس خوش سپاس شو حدو یانرژی یاسەمین و بنێدیکت فێرخوازی هاوڵاتی نەمسان وە ساڵێکە زمانی کوردی دەخوێنن هەردووکیشان شەیدای زمان کولتور و خەڵکی کوردستانە. حرمت من جبو گله کرد پر مزینه حرمەتی یاسمین ئەوەندە گەورەیە بۆ کورد کە بڕیاریدا فێری زمانی کوردی بێت چونکە یاسمین ماوەی چەند ساڵێکە لە ڕۆژئاوای کوردستان پرۆژەی مرۆیی بەڕێوە دەبات و لەوێ بە کولتوری کورد ئاشنا دەبێت و بۆ تێگەشتن لە کورد زیاتر بەڵێن دەدات بە تەواوی خۆی فێری کوردی بکات. میرۆڤ بە ئینگلیسی نەزانن و ji ber vê yekê ez dikarim bi kurmancî fêm bikim. ناوی من روحاته اشی بشاره مردینه me تخمده تیبستان تونیه. بنێدیکتی تەمەن 37 ساڵ بەشی ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی خوێندووە و هاوڕێی کوردی زۆرە و دەیەوێت کوردی فێربێت و لە داهاتوودا لە ڕۆژئاوا کار بکات. چەند کوردی و زمانی کوردی کەلێک خۆشە و پارلەمنتێکیشینە و ئەڕێ. تلالی پیر خۆشیکی لە من ئەویڕان زێدەدەکی بیریندارێ تەمەیە ئێویندارێ تەمە. من زۆر سەرسامم بە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و زمانی عەرەبیم خوێندووە لە زانکۆ بۆیە ویستم زمانێکی نوێ فێر بم. من دەمەوێت سەردانی ڕۆژاوا بکەم و دەمەوێت بەشداری لە پرۆژەی مرۆیی بکەم. ئەمە پلانی داهاتوومە بزانین چۆن دەبێت. مامۆستایەکی گەنج حوسێن نزیکی 3 ساڵە مامۆستای زمانی کوردیە و 7 ساڵیشە لە نەمسایە و ئێستا خوێندکاری ماستەرە لە بەشی زانستی سیاسی لە زانکۆی ڤێننا. کەسن کورد هەنە کوردێن بێتری کوردێ باوکورن یە کولڤر ژدایک بوونە کوردێن ڕۆژاواژی هەنە ئێن ڕۆژهەلات و هەنجی ئێ باشوورن کەسێن کو پسۆرانیژت ئاخڤن هەنە کو تخوازن فێری کورمانجی ببن لێ بێتری بەشداربوانجی خەلکێن ئەوستوریایە و ئەڵمانیایەنە وەکی دنجی جارنان ji چینێ یان jî ژاپۆنیایە jî بەشدار هەبوون ئەس بینم باش فێر دەبن ji بۆ wan jî ڕێزمان ئەوقاسی زەحمەتە. هەفتەی 2 جار بە ئۆنلاین و سێشەممانیش لێرە وانی کوردی بە چەندین فێرخواز دەڵێتەوە. بیرۆکەی فێرکردنی زمانی کوردی لەم پەیمانگە دەگەڕێتەوە بۆ 4 ساڵ لەمەوبەر ئەو کات تەنها 20 فێرخوازی نەمسایی هەبوو بەڵام لەو کاتەوە ساڵ بە ساڵ فێرخوازی نەمسایی و ئەڵمانی زیادی کردووە و هەتاکو ئێستا لەم پەیمانگایە نزیکەی 200 فێرخوازی نەمسایی ئەڵمانی فێری زمانی کوردی بوون بەشێکیان وەک حەز و خولیا بۆ ئەو زمانە و هەروەها بەهۆی کارەکەیانەوە هەندێکیشان بەهۆی پەیوەندی خێزانی لەگەڵ کوردانی ئەم وڵاتە خۆیان فێری زمانی کوردی دەکەن. لاریسا و ئەلێکس و ماریا لە خۆشەویستی بۆ هاوڕێکانیان خۆیان فێری زمانی کوردی دەکەن. سورگوڵیش خۆی کوردی دەزانێت بەس دەیەوێت بە نووسین و خوێندنەوەی کوردیەکەی باشتر بکات. ڕاستی یعنی ئەم فێری زمانی خۆ نەبوونە لە دبستانە یان ماڵێدا ji ber wê kê ji ber me girîng e yani em fêrê zimanê xwe bin bi niza yani nîvê ji teqalî me belkî hemî zanin nîvê erebî ne nîvê zimanê dî tevlî bûne bes yani ji me re niza baş e wê yani heta ji me were pêşvetir
ئەو ببنیان ژێ ئەم باشتر فێری زمانی خۆ بن. کاتێک فێرخوازان ئاستەکانی یەکەم و دووهەم و سێمی زمان تەواو دەکەن بڕوانامەی باوەڕپێکراوی زمانی کوردی وەردەگرن. ئاڵەشاڵی ڕوودا و ڤیەننا.